بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براني خوشويست من خوش حالم كا لزنجيرة ألقيك لزنجيرة برنامجك برنامج شاني بهشتي نيو مالكان من ناو برنامج شيرين شايا بديداري كومالي براي خوشويستو خەڵکی جیاواز بکەین و توێژ و قسە و باسمان لەسەر چۆن خێزان کۆ بکەینەوە، چۆن بتوانین ئەو پەرتەوازیی ئێستا هەموومان تووشی بووین، گیرۆدەی بووین، چۆن کۆکردنەوەی خێزانی دروست بکەین. ئایا ئەمە پەیوەندی بە ڕەفیقگرتنەوە هەیە، هاوڕێگرتن، یعنی ئایا هاوڕێیەتی حاڵەتێ دروستەکە کە ئێمە نەتوانین خێزانەکانمان زیاتر لیان نزیک بین. پێش بەرنامەکە لە خزمەتیەوە باسی مۆبایلمان کرد، چه هاوڕێیەکی زۆر ڕەزا سووک و لە هەندێک حاڵەتشا چەند ڕەزا قورسە کە نایەڵێت بەڕاستی ئێمە لەگەڵ خێزانەکانمانە بەیەکەوە بین، لە دەستمان دەرەچێت. چەند برا هەبووە دوای ئەوەی براکەی کۆچی دوایی کردووە وفاتی کردووە، ئەسەفی خواردو خۆزگە زیاتر لەگەڵ براکەما پژیامایە. خۆزگە سەر یا خوشکەکەم جاروە هەیە خوشکێکە لە شووی کردو ڕۆژەتە ماڵی خۆی چەندی پێخۆشە براکەی سەری لێبا، بەس چەند گلەییە لە دڵیا کاڵێ ساڵی جارێکیش نایپەرژێتە سەرەوەی سەر لە من بات. لە کاتێکا کە کلیلی خۆشەویستی خێزانەکان بیتێ لەو ئولفەت و پەیوەندیە کۆمەڵایەتیە محیبانی کە خێزان بەیەکەوە هەیەی. خێزان هەیە خوشک و براکان کە لە بازاڕە گەڕێنەوەیە، بەتایبەتی براکان کە لە بازاڕە گەڕێنەوە منیان ناسم هەتا ئێسەشی لەسەر بێت. کوڕەکان ژنیان هێناوە بەس لە یەک ماڵی گەورەیە بەیەکەوەژی کە ئەگەن بە یەک ئێوارە ئەم لاورای یەک ماچەکەن بە خێراتنەوەیکی زۆر گەرمیەکەکەن بێجگە لە دایک و باوکیان. چەند خۆشە ژین بەڕاستی. قورئانە فەرمێت والله جعل لكم من بيوتكم سكنا. خوا ئەم ماڵ و حاڵ و ژیانی کە لە خێزانە بۆ ئێمەی فراهەم هێناوە دروستی کردووە بۆ ئەوەی بیکەین بە سوکنا. ئەی باشە ئەگەر هەر کەسێ لە ژوورێکا بۆ خۆی بژی، تەنانەت ئێمە وا ئالوودەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و مۆبایل بووین، تەنانەت لەسەر سفرەکەشمان هەر کەسەمان مەشغوڵی مۆبایلەکەی خۆیەتی. ئەڵین تا چاکە پێگامە تۆزە خەریکی مۆبایلون ئەچیتا ئەولا چەند جار بانگری هەموو منوانی ئەنێ حاڵەتەمان بۆ دروست بووە. چەند زەربەی یاوە لەوەی کە ناتوانین سەردانی یەک بکەین. مام و خاڵ و ئامۆزا و پورزاوی هەنی ئەو عەلاقانە زۆر زۆر کاڵ بۆتەوە، تەنانەت لە جژنەکانیشە هەستی پێکەین. قورئان زۆر وەسفێکی جوانی خێزانەکە کە چۆن بەیەکەوە بێت. جەنات عەدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب. قورئان وەصفی ئەو ماڵاناکە کە دایک و باوکن، خوشک و بران، باپیر و نەنکن بەیەکەوە و بەیەکەوە بڕیارەدەن کە ئەم خێزانە بەیەکەوە بچنە بەهەشت. یعنی خێزان چەند جوانە لە دنیا چۆن بەیەکەوە بۆ نەپچڕێ لە یەک لە بەهەشتا سیرکە ئێمە باوکەکەی ئەمە براکەیە ئەمە خوشکەکەیە. قورئان وەصفی ئەو خێزانە کە ئەفەرمێ لە دوای ئەوە لە هەموو دەرگاکانەوە دێن بۆ لایەن کێ بۆ لایەن مەلایکەی خوایە بۆ لایەن، چونکە ئەم خێزانە توانیوێتی تۆکمەی خۆی پارێزێت. ئەم ڕۆژگارە برایانی بەڕێز زۆر زۆر زەحمەتە. ئێستا بە نەزەری من بە قسە ئەم باسەکەم یا ئەم ئاەتانە هێنین بەس چەند قورسە ئێستا تەطبیقی بکەین، جێبەجێ بکەین، بەس زۆر گرنگیشە جێبەجێ بکەین، لە دەستمان دەرەچێت. وەکوتم جاری وایە براکەی ئەمرێ ئینجا خەفەتە خوا لە باشە من ئێستا هەمومان ڕەنگە ئەو شتە لە دڵمانە دروست بێ من چەنێ لەگەڵ براکەی خۆماژی، یعنی ئەوەی لە دەرەوەژین لەگەڵ ڕەفیقا، لەگەڵ مۆبایلە، لەگەڵ شتی ترە، لەگەڵ بازاڕە، لەگەڵ یاریە، ئەوەنەی لەگەڵ مارادۆنا ئاژین ئەوەنە لەگەڵ براکەی خۆمانە ناژین. دەزانم یعنی ئەوەنە خەیاڵمان لای ئەوە، خەیاڵمان لای فڵان تیپە، فڵان یاریە، فڵان یاری جیهانیە، ئەوەنە لەگەڵ خوشکەکەی خۆمانە ناژین کە ئەمە مەسئولێتی ئێمە بەڕاستی ئەمەش خۆشییان. ئێمە زۆر جار تاقیمان نەکردو، ئێمە ساردین لە معاملە، یعنی وەزعی هاتوۆتە پێشەوە زۆر ساردین لە معاملەیەکە. لە کاتێکا قورئان وەصفی ئەم حاڵەتە ئەکا بۆ ئیمانداران کە ئەفەرمێ مەلائیکەیەن بۆ
مەجلیسەکانیان لە بەهەشتا کە ئەوە کوڕە و باوکە و باپیرە و کچ و کوڕەکان بەیەکەوە کوبنەوە لە بەهەشتا لە شوێنەکە کەواتە کەسیان جەهەنمی نین بۆیە مەلایکە پۆلیەت پێیان ئەڵێن سەلام عەلەیکم سڵای خواتان لێ بێت بما صبرتم فنعم عقبى الدار چکە ئارامتان گر لەسەر چی؟ لەسەر عیبادەت لەسەر کۆبوونەوەی خێزانی لەسەر نەپسڕانی سلەی ڕەحم لەسەر ئەو پەیوەندیە زۆر بە قووەتەی کە لە بینی خۆتانە هەتان بوو سەبرتان کرد ڕەنگە 100 ساڵ 200 ساڵ لەمەوە پێش ئەو سەبرکردنە زۆر ئاسان بوو بێ بەس زۆر قورسە یەکێک لە دەسمایە گەورەکانی ئینسان کە دەستیەکەوێ بریتێ لەو سەبری کە تۆ لەسەر مانەوەی خێزان دروستیەکەی ئێستا قورسە جاری وایە تۆ یاری و ئیشێکی خۆت کاسبیەکی خۆت یاریە کە زۆر حەزلێتی جێ بێڵی بڵێ ئەچم سەردانی خوشکەکە مەکەم ئەچم سەردانی برایەکی خۆم مەکەم ئەچم بۆ لای دایک و باوکم سێوە ڕەنگە گەنجن ماشەڵڵا کەستان نەچونەتە ژیانی خێزانداری ئاسایی بێ بۆ ئێوەی هەموو ڕۆژی ئێوە دایک و باوکتان ببینن بەس ئاسایی نییە بۆ گەنجێک کە ژنی هێناوە دوورکەوتۆتەوە لە دایک و باوکی خەریکی ئیشوکاری خۆیەتی ماڵ و مناڵێک کەوتۆ بەسەریا هەموو ڕۆژێ وەکو ئێوە دایک و باوکی ببینێ ئەمە سەبریەوێت هەموو ڕۆژێ هەواڵیان بپرسێ ئاگای لیان بێت کەواتە مەلایکەڵێن بەڕاستی ئێوە ئاهلن بەوەی سڵاوتان لێ بکرێ و لەم بەهەشتە خۆشا بن چونکە سەبرتان گرت لەسەرەوەی کە خێزان بپارێزن یعنی ئێمە زەمانە تێکەوتوین بارێکی زۆر قورس کەوتۆتە سەرەوانی کە خێزان بەو تۆکمەیە هێڵنەوە ئێمەش ئەبێ یارمەتی دەربین سێەوەی گەنج خوشکان برایان کە لە ماڵی باوکیانن ئەبێ کۆمەکی کاری باوک و دایک بن لەوەی کە مەجالێک دروست بکەن ئەوان بتوانن ئەم خێزانە پەرتەوازە نەبێت بەچی بۆی کە تۆ خۆت مشاریک بی لەوە یارمەتی دەربی لەگەڵ باوکتا لەگەڵ دایکتا بەڕاستی سەم گلەیەکی زۆر لە باوکان و دایکان هەیە بەرامبەر مناڵەکانیان لەسەر چی لەسەرەوەی بەگوێیان ناکەن کچە و لە ماڵی باوکیەتی ئیش ناکا بۆ دایکی لە کاتێکا کچی ئەوسا زۆربەی ئەرک و ماندووبوونەکانی دایکی ناهێڵا کاتێک کە تۆزە پێگەیشت کوڕ بە هەمان شێوە ئەزان خەڵکلادەکانە بۆ حەزێ کرد کوڕی بێت بۆی باوکەکەی و یارمەتی مایە لە کشت و کاڵا و لە حیوانناریە و لە ئیشوکاری دەرەوە ئێستا ئێمە چەندێ یارمەتی دەری دایک و باوکمانی هەر چەندێ لەگەڵ یانیان کاڵن وەرن با بچین سەردانێکی ماڵی خاڵە بکەین وایە ماڵی مامە یا ماڵی پورێکە یا با بچین بۆ تەعزیەک چەند خۆشە تۆ لەگەڵ باوکتا بچی بۆ تەعزیە ئەزانی یەکێک لەو دکتۆرە مەشهورانی شاری خۆمان کە ناوی نابم پیاوێکی موسڵمانی دیندار یەکێ لە سیفاتە جوانەکانی کە پێوە ئەناسرێ ئەوەیە کاڵێ کاتێک کە لەگەڵ باوکی چوو بۆ تەعزیە پێڵاوەکانی بۆ باوکی دانا و بۆ باوکی هەڵەگرت و خسە شوێنی ئەمە نمونەیەکی جوان بۆ کە نەقڵ بۆ لە کەسێک لە کەسایەتیەکەوە کە ئاوا لەگەڵ باوکیا بووە ئەی ئێمە چۆنی مەلایکەکان لە بەهەشتا بەو جۆرە وەسفی ئێمەکەن کاتێک کە خێزانەکانە پارێزین سەلام عەلەیکم بما صبرتم فنعم عقبى الدار خوای گەورە وەسفی عیباد الرحمانەکە بەچی یەکێک لەو وەسفانەی کە باسییانەکە لە سورەتی مؤمنون ئەفەرمێت لە ضمنی ئەو وەسفانەی کە هەیەە والذین يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين خوایە پێمان ببەخشە خێزانێک کە باشترین خۆشەویستی و بەدەمەوەبوونی ئەم دنیا ببێتە ئەرکی ئێمە بەرامبەریان کە خێزان و مناڵەکانمان یعنی خوایە وام لێ بکەیت کە گرنگترین شت لە لای من خێزان و مناڵەکانم بێت خوشک و براکانم بێت ئەمە دوعایە لە قورئانە هاتووە خوایە وام لێ بکەیت کە لا بکەمەوە بەلای ئەوانە وام لێ بێ بە خەمتیامە وەجعلنا ئەگەر وات کرد ئابمە ئەبیتە ئیمان پێشەوای کێش وجعلنا للمتقين إماما بمان کە بە پێشەوای تەقواداران تەقوادار کیە ئەو کەسێک کە خۆی زۆر لە حرامە پارێزێ ئەو کەسێک کە ئەگەر پارەیەکی ئەمانەتیان نایە دەسی بۆ نمونە من ئێمە دەست کاک ئەحمەد کاک محەممەد کاک ڕەوا پارەیەکی ئەمانەت ئێمە دەستۆڵم ئەم پارەیە پارەی خێرە تۆ بیگەێنە فلان شوێن فلان کەس تۆ لە ڕگا ئەچی پارەکەی بۆ بیت کە پارەکەی تێ پێویست ناکە لاسیکەکەی بیت وانە لاسکەکەی لەکەی تۆڕی با بیخەمە گیرفانم بۆ بەستنی پارەیەکی خۆم
نا بیرەکەیتەوە ئەوە حرامە بە تۆ ئەو لاسیکە بۆ ئەوە هاتووەکەوە پارەکەی ئەوی پێ بەسراوە هەر لە پارەکەی ئەوایە لەبەرەوە من پەنجەی بۆ نابم متەقین ئەوەیە کە خۆیە پارێزێ لە بچووکترین حرام لە بچووکترین پارەی حرام لە بچووکترین هەڵوێستی حرام خۆی پارێزێ لە هەموو شتێک ئەم دوعاء فەرمێ بمان کە بەکێوە جعلنا للمتقین ئیماما خۆیە بمان کە بە پێشەوای ئەم جۆرە تەقوادارانە بەچیە بیت بەوەی کە تۆ ئەم دوعا لە دنیا کردووە خۆیە وام لێ بکەی گرنگترین شت لە لای من خێزان و کچ و کوڕ و خوشک و براکانم بێت پارێزگارێت ئەزان بەماوی بە پێشەوای تەقواداران گرنگترین شتێکە ئینسان نزیک کاتەوە لەخوا مهمترین شتێک لە قیامەتە فریا ئینسانەکەوێت لە بەرزەخا فریامانەکەوێت ئەو کردەوە جوانانەیە کە تۆ نواندووتە ئەو شتانەیە کە زۆر لات بەلاوە نەکردوتەوە جا دوای تۆ سەرێک لە خوشکێک کرداوە بۆی باسی خوشک زۆرەکەم چکە زۆر جار کە ئینسان ئەوێتە خاوەن خێزانی خۆی و ژن و مناڵی خۆی خوشکەکەی فەرامۆشەکات گوێی زۆر لە کاتێکە ئەو خوشکی زۆر چاوی لەوەیە کە براکەی سەری لێبات کە چووە ماڵی خۆی زۆر حەزەکات دڵنەواییەکی بکە هەدیەکی بۆ بکرێەوە پێی توانای خۆی بمان کە بەو ئیماندارانەی کە خەڵکی بەرەو چاکە و چاکەکاریە بن للمتقینە ئیماما طبعاً تۆ بە خۆشەویستی بە ئیستیقراری خێزانی بەوەی کە ئەم خێزانە دامەزراو بێت لەسەر تەقوا و دینداری ئەبیتە پێشەوە و ئەبیتە ئیمامی متقی قەت ئینسان بە دروشم و بە شیعار و بە قسەی زل و بە ینی بەم شتانە نابێت بە پێشەوەی ئیمانداران بەس بەوە ئەبێت لە کردەوە و لە عەمەلی ساڵح ئینسان ببینێت لە چاکەیە ببینێت لەبەرەوە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە خۆشەویستی و ئولفەت و بەیەکەوە بوون بگەڕێتەوە بۆ ناو خێزانەکانمان یەکەم شت برانی بەڕێز ئەمە بە ئیشی عملیە کرێت بەوە بێ با خواپەرستی بەیەکەوە بکەین سە بۆ نمونە تۆ ڕۆژ لە ڕۆژان ناتوانین بچی بۆ نوێژی جەماعەت نوێژەکەوە وەختی نیوەڕۆی زۆر گەرمە یا تازە هاتی تۆمانویت لە نوێژ بکرەوە دەبڵێ ئادی دایکە باوکە خوشکەکان براکان بە وەرن با بەیەکەوە جەماعەتێ بکەین یا باوکە بە ئیمامەتان بکە یا تۆ ئیمامەتێکە زانی نوێژەکە الله ئەکبەر نیەتمەیە 4 ڕەکەعات نوێژ یەم نیوەڕۆ بە ئیمامەتەکەم بۆ خوا الله ئەکبەر بۆ زۆر ناڕەحەت نییە ئەیکەی بۆ دایکەوە ئەزانن ئەمە ئولفەت و مەحەبەت دروستەکە خۆشەویستیی عەجیب دروستەکە بەیەکەوە عیبادەت جا دوای بەیەکەوە قورئان خوێندن هەر تۆ ئیسە بۆ نمونە باوکت قوربانیەکە کات چەند خۆشە لەگەڵ باوکتات بەیەکەوە بیبەخشنەوە بۆ ماڵەکان اینجا برایەکی بچوو خوشکێکی بچووکت هەیە لەگەڵ خۆتا سەری خە لە سەیارەکە بڵێ وەرە ئەو ماڵا بینی ئەڵێ بەڵێ ئەڵێ ئەو گۆشتی قوربانیان بۆ بەرە بە لە دەرگاکە با فێر بێت ئەم مناڵە چەند خۆشە مشارەکەی خێزان ئەم شتانەیە ئەمێنێتەوە لە مێشکی مناڵەکانە لە هەستی مناڵەکانە ئەمێنێتەوە ئێستا زۆر جارێ بۆ حەزمان لە سەیرانە زێوت کۆمەڵە ڕەفیق بەیەکەوە چن بۆ سەیران چونکە شتێکە بیر دەمێنێتە ها زیکریاتی زۆر جێڵێ حتا تۆ جار ڕۆژان سەیر ڕسمێکەکە کە لە سەیرانەکە گرتووتە گە ڕەفیقێکتا یعنی یەکسەر هەموو سەیرانەکەیەتەوە بەرچاوە مناڵی ژوایە تۆ ئەگەر لەم هەڵوێستەیان نەیبێ بۆ خێرکردنێک بۆ سەیرانێک بۆ دوو گۆڵیەک بۆ یاریەک بۆ شوێنێکە یعنی بەڕاستی ئەم مناڵە ئیسفادەی لێ بکات ئەگەر نەیبێ ئەی باشە کەی بیت تۆ برای بچووکە هەیە خوشکی بچووکە هەیە چەند جارێ ئەمە بیری لێکەین ئایا باشە خوشکە بچووکەم برا بچووکم لەگەڵ خۆمایی بم بۆ بازاڕ ئەی خەمە سەر قەڵا دۆشکان چەند مناڵ پێی خۆشە یەکێک بیخاتە سەرشانی و بیبا بۆ بازاڕ ئەها مناڵێکی بچوو بۆ ئەژنەبیەکانەوەکەن چونکە ئەزانن بەوە ئولفەت دروستە بێ لەگەڵ مناڵە ئەو محەبەت دروستەکە ئەگەر هەر دوور بین دوای ناتوانین حتا بۆیە مناڵی ئێمە ئیسا منیش وام ئێوەش ڕەنگەوا بن قەت ناتوانین بڵین باوکە گیان ئەها یا دەستی ماچکەم لە خۆ شەر بکەیت دەڵێ بۆ چونکە ئەوەنە ئولفەتمان نەگرتو پیانەوە ئەوەنە بەیەکەوە زۆر نەبووی کەمتر تێکەڵی یەک بووی بەس بەعزێ خێزان هەیەوەی تایە زۆر مهمە ئەم بەیەکەوە بوون و خۆشەویستیە بە گەرموگوڕی بگێڕینەوە ناو خێزان ئێمە هەدەف و ئامانجیم بەرنامەیە ئەوەیە چۆن وا بکەین ڕێگەکان چی یەکێک لەو ڕێگانە ئەوەیە کە تۆ با عیبادەت بەیەکەوە بکەین ئەو وەختە ژن و پیاوە لەسەر قۆڵی وتوکردنی کراسێک شەڕ ناکەن نایە بە شەڕیان ئەها ژن و پیا جار دوای لەسەر شتی زۆر بەستی شەڕیانە بێت بەس ئەگەر نوێژیان بەیەکەوە کردبێت بەیەکەوە گەڕابن لەسەر سفرەکە ئەم پیاوە هاتبێتەوە چیرۆک و بەسەرهاتێکی گێڕابێتەوە مناڵەکانی کۆ کردو هەر شتی بازاڕ هەر نوکتەیەکی خۆش قسەیەکی خۆش با لەسەر سفرەکە بیگەڕێتەوە ئێستا عادەتێکی خراپ دروست بووە بۆ نمونە گەنجێکە لە من سەعاتێکی نیوەڕۆیەمەوە دوو نیوەڕۆیەوەمەوە سەعات دوو لەگەڵ
ماڵوانان ناخوارد کە ماڵ و دوانزە نەخواردو دوانزە و نیو نەخواردووە ئەم سعات یەکیەتەوە ئەو وەختە نانەخوا ئەو دوویەتەوە ئەو وەختە نانەخوا خێزان کۆ نابێتەوە لێ ئەوساوانە بۆسا هەموو خێزانیان ڕۆژی 3 جار بەلای کەمەوە کۆبوونەوە بەیانی نیۆڕۆ ئێوارە بە یەکەوە لەسەر سفر نانیانەخوا تا سەیریکەن و کاتانەش سوبحان الله زۆر خۆشحاڵێ دوای نوێژی نیۆڕۆ نانەخۆی دوای نوێژی مەغریب یا ئێوارە نانەخۆی دوای نوێژی بەیانی یا دوای بەیانی نانەخۆی هەموو کاتێ نان خواردنەکانە کەوتە دوای فەرزێکی نوێژ بۆ ئەوەی تۆ نوێژەکەت بە ئیسراحەت کردو ئینجایی نانەخۆیت سپاسی خواکەی لەسەر ئەم نیعمەتانەی کە یاوێتی پێ چۆن ئەم ئولفەتە بگێڕن و مەلایکە ئەو ماڵانە خۆشنوو دەکاکەوە ئولفەت و مەحەبەتی تایە مسلمانە بۆی گەڕامەوەتی من 25,000 ما بە پورێکم کە زۆر فەقیر بوو وتی بردم 25,000ەکەم مایە ئەمزانی بۆ عیاداچی ئاوا جێم هێڵا ڕۆشتمە دەرەوە بە سیارەکەم ڕۆشتم وتی خوا ئاگای لێ گەیشتمە شوێنێک سیارەیە بە ئەخیر خێرایی لە دەستی وەرگرت هاتە بەردەمم ئیتر بە هەموو قووەتی ئەو ئوستۆبی گرت منیش ئوستۆڵم گرت وتی واللهی ئەوەنە تۆزێکی مابوو لە یەکبا وتی بەس ئەو لەحزەی کە سیارەکان لە یەکیان نەیە نازانم چی بوو سبحان الله وتی لە شاشەی سیارەکەەوە 25ەکان کرد بەخشی و وەکو هین ئاهاتوە ڕۆیشت هەر وێنەی 25ەکە هاتووە ڕۆیشت وەکو ئەوی خوا بیرم خاتەوە کەوا تۆ ئەو شتەکە بەخشیت ئەوە تا هەر لێرە لە قەدەرێکی زۆر گەورە لامان نایت پێش ئەجرەکەی قیامەت کەواتە چەند ئەو خوشکت ئەو برایەت دڵی خۆشەکە تۆ یارمەتیەکی دەیت تۆ جژنانەیەکی ئەیتێ تۆ دڵی خۆشەکەی بووکێکی بۆ کڕی بۆ خوشکەکەت قەت بیری ناچێت قەت ئەوەی لە خەیاڵ ناچێ ڕۆژە لە ڕۆژان فڵان خزمی دووری دەستی گرت ئەم مناڵ بوو بردی لە بازار شیشێک کەبابی بۆ کڕی زانی زۆر خۆش ینی زۆر ئەو مناڵە قەت ئەو شتەی بیر ناچێکە حتا خزمێکی دووری ئەوەی لەگەڵا کردوێت چکە مناڵ زۆر زۆر وردە لەو شتانە زۆر دەقیق قەت شتی بناڵی بیر ناچێتەوە لەبەرەوە ئەگەر خێزانێ شەڕیان زۆر زۆرە لە ناویەکە ئەزان چارەسەری ئەم قسە زل و قەڵەوانەی من نییە بیکەین چارەسەرەکەی دوور کەعات نوێژ بە یەکەوە بکەن بە جەماعەت بڕواتان هەبێ ئەگەر ماڵێ زۆر مشکلی تایە سە ئەم بەرنامەیەمە بینەرانی خۆشەویستیان لەم بەرنامەی ئێمەیە ئەگەر ژنوپیاوێ زۆر شەڕیانە یەک مانگ دیاری بکەن بڵن ئەم مانگە ئێمە نوێژەکانمان بۆ نمونە نوێژی بەیانی ئەم ژنوپیاوە بە جەماعەت نوێژی بەیانی بکەن باش شەو هەڵسن 4 ڕەکەعات نوێژ شەو نوێژ بکەن بە جەماعەت ئەم ژنوپیاوە بە جەماعەت بکەن بەو نیەتەی ئەم مشکلە لە بینیانە نەمێنێ نە باحسی اجتیماعی ئەوێت نە خزمی ئەملا و ئەولا قسە بکەوت بێ بە تەڕەف لەم ئیشەیە و شتەکە گەورە بکەن ئەم نوێژە و ئەم بەرەکەتەکە بە یەکەوە ئەیکەنە بێتە هۆی حەلی ئەو مشکلەیان تاقی بکەنەوە کێ مشکلەی هەیە خۆشەر نییە شەڕی خێزان تۆ مشکلەیەکی پارەت هەیە کاسبیر نییە ئیشت نییە من برایەکی خۆشەویستە ئێستا لە بازاڕە دوکانی هەیە الحەمدوللا وەزعی زۆر باشە ئێستا وتی ماوەیە زۆر بێ ئیش بوو سام هەموو گەنجەمان زۆربەی کە تەخەڕوجەکە بێ ئیشە ئەوە نەبێ ئیش بوو نەمەزانی چی بکەم بەبێ تاقەتی ئای خوایە من ژن و مناڵم هەیە هیچ ئیشێکم نییە وتی ئەگەڕام بە مزگەوتەکانی سلێمانیا لە هەموو مزگەوتێکە توتم ئیشم نییە خۆ من جا چی بکەم بۆ گەڕێم بەناو بازاڕە لە هەموو مزگەوتێکە کاگەیشتمە مزگەوتەکە چوم دوور کەعات نوێژی سونەتمە کرد ئەمەم تەواک ڕۆژی وا بوو دە مزگەوتە گەڕان ئیشم نەبوو کە الحەمدوللا دوای ئەوە بەنیەتیەوە کە خوایەکیان دەرگای ڕزقێکم لێ بکەیتەوە ئیشەکەم دەست بکەیە سبحان الله کەوتم بەسەر ئەم ئیش و ئەم دوکانەیە الحەمدوللا سیارەی هەیە خانووی هەیە ژیانی زۆر خۆشی هەیە بەس خۆی زانێ بەچی داوای کردووە بەوەی کە لە مزگەوتەکان ئەچووە دوور کەعات نوێژی کرد نزیکترین شتێک کە ئینسانە گەیەنێ بە مەبەستەکانی خۆی خوای گەورەیە بەس ئێمە زۆر فەرامۆشێکین دەست بۆ شتی ترە بین خۆممان نایوانیە تۆ ئەسباب بۆ کار نەگریتە بەر بەس خوای گەورە ڕەزاقە ڕاستەوخۆ ئەو ڕزقتەیان ئەو مشکلەکانە بۆ حەلەکە ئەو ناڕەحەتیەکان لە ڕێگەتان نابا با نانێ پێکەوە بخۆی خێزانێک ئەزان کە مشکلیان زۆرە قەیچێکە با بچین بۆ مەطعمێ بەیەکەوە نانێک بەیەکەوە بخۆی با سەیرانە بەیەکەوە بکەین حەدیثێکی زۆر جوانمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ خێزانێکە و پێکەوە لە مەدینە بەیەکەوە عیبادەتیانە کرد پێغەمبەر سەڵام چوو بەلایەن فەرمووی ئەی نەوەی فڵان ئەی بەنی فڵان إن الله أخرج
أخرج الشيطان من بيتكم بطاعتكم له فلا تعيدوه إليه. خواي گەورە شەیطانی لەم ماڵی ئێوەی دەرکردووە بە بۆنەی ئەوەی کە بێکەوە نوێژ و عیبادەتەکەن. ئەو سرەتان هەیە شەیطان ناتوانێت بێتە ماڵتان. ئێوە سەنەدی حەدیسی پیامبەر سەلەم بۆ ئەوەی کە ئەگەر خێزانێ مشکلەیەکیان هەبوو، ئابووری بوو، کێشەی خێزانی بوو، هەر شتێک بوو، با بە یەکەوە عیبادەت بکەن. لەبەرەوە ئەفەرمێ شەیطانی لە ماڵتان دەرکردووە بەهۆی ئەو عیبادەتی کە ئیکەن بەیەکەوە. لە دەستی مەدەن. بە یەکەوە خێرێ بکەن. سە بۆ نمونە پیا و ژنێک نەزانن الحەمدولله هەردووکیان ئیمکانیەتێکی مادی باشیان هەیە. با بیکەن بە عادەت بڵێن خوایە لەو پارەی دەستمانەکە ئیتر معاشە، کاسبیە، تیجارەتە، ئێمە لە 100 ئەبەخشین هەمووانە. خۆ پارەیە کەمە بەس زۆر زۆرە لای خوا. زۆر گەورەیە. یا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة. ئەی خەڵکینە خوا ئەفەرمێت ماڵ و مناڵتان خێزانەکانتان پارێزن لە ئاگری دۆزەخ کە سوتەمەنەکەی ئینسان و بەردە. یعنی ئەو دوانە بەیەکەوە سووتێ بێت چی لێبێت؟ وێم ئاگری دۆزەخە چەند ترسناک بێ بەڕاستی. قوا أنفسكم وأهليكم. قورئان ئەفەرمێت خۆتان و ماڵ و مناڵتان. کەواتە هەموو شتێک بە خێزانیە بێ ئەنجام بین و هەموو شتێک بە خێزانی بەڕاستی بەرەکەتدارە و بەرەکەتیشمان دەسەکەوێت. من أحمد ئامانج مەرحەلە 4 لە بەشی پەیمانگای کۆمپیوتەر. سەبارەت بە خێزان لەم ڕۆژگارەیە بەداخەوە کێشەی هەرە گەورەی کوردانە و لە هەموو جیهانیشە ئەم کێشەی زۆر زۆر گەورەتر بووە. بەداخەوە ئێمە خێزان جاران کۆبوونەوە و زۆر پتەوتر بووە، پەیوەندیەکان زۆر پتەوتر بووە، حتا ئەگەر تەنانەت خەڵکی یەک شوێنی ژوونایە خەڵک ڕەحمی لەسێک بووە. بەڵام بەداخەوە لەم ڕۆژگارەوەی لێ هاتووە ینی لە کەسە زۆر نزیکەکانیشمان بێ ئاگەین. کەسەکە نازانێت کێ پورزایەتی، نازانێت کێ کەسە نزیکەکانێتی. بەداخەوە هەمووی پشتگوێ خستووە. ئەوە ژەگەڕێتەوە بۆ مەشغەڵەتی ژیان یەک دوو ئەو گلەیە لە کێەکەیت ینی زۆرینەی خەڵکیە. هۆکاری سەرەکی خێزانە ئەبێ دایک و باوک هۆشداری تەواوی ئاگاداری مناڵەکانیان بن. ئەبێ ئاگاداری مناڵەکان بزان کێ نزیکەکانەتی بیان ناسن تێکەڵایان بن. بەڵام ئەگەر هاتوو کەم و کورتیە لە دایک و باوکیە هەبێ ئەوە کەم و کورتی گەورە لە مناڵەکە دروستە بێ بۆ چونکە کەم و کورتیەکە لەلایەنی سەرەوەی بۆ خوارەوە هاتووە نەک لەلایەنی هەندێک مناڵیش هەیە بۆ نەخۆی کەم و کورتە. ئەمە ناتوانین خەتای دایک و باوکنی. بەڵام ئەمە کەمینەیە زۆرینە خەتاکە هی دایک و باوکە و هی ینی کۆمەڵگایە بەگشتی کارێکی کردووە کە خێزانەکان پەرتەوازە بن و هۆکاری سەرەکی تۆڕە کۆمەڵاتیەکانە و بەتایبەت لە ناویشیانە مۆبایل. چی بە هۆکاری ئەوە ئەزانی کە یاخود بە چارەسەر ئەزانی بۆ ئەم حاڵەتە چی بکەین باش ئێمە؟ وەڵڵاهی تەنها بۆ کۆکردنەوەی خێزان ئەبێ دەست بگرینەوە بە دینی خوای گەورەوە. ئەمە گەورەترین دەستکەوتە و گەورەترین پشتبەستن پێی دەستگرتنە بە دینی خوای گەورەوە. لەبەروی کە ئێمە دەستەگرین بە دینی خوای گەورە، خوای گەورە سەرفرازمانەکە، خوای گەورە نیشاندەریمانەکە کە هاوکاری کەسە نزیکەکانمان بین. خوای گەورە لە زۆر شوێنە ئاماژەی بە کەسە نزیکەکان داوە ئەنجا دوورەکان کەواتە فەزائیل و ینی خۆشەویستی و محەبەت ئەبێ لە نزیکەکانمانەوە دەست پێ بکەین ئەنجا بۆ دەوروبەر و ئەنجا بۆ زیاتر. حتا لە زۆر کاتە ئێمە کە کەم و کورتیەک ڕوو ئەدا باوک یا دایک محاسبی مناڵەکەی ناکە ناڵێ بۆ نەچی پورزاکەی عملیات کراوە کەسە نزیکەکە عملیات کراوە ناچێ بۆ لای تەلەفۆنێکی بۆ ناکە. ئەم هەروە لەسەریشەوە کەم و کورتێکی زۆر هەیە کە یعنی لێپرسینەوە زۆر زۆر کەم بۆتەوە و ئێستا ئەم هۆکاری کۆمەڵایەتیەکان تەواو کەم بۆتەوە. ئێمە ئینشاءڵڵا بێ بگەڕێنەوە بۆ دین بۆ پابەندبوون بە ڕێنمە ئاینیەکانمان و ئینشاءڵڵا خوای گەورە سەرکەوتومان ئەکا و پشت بەستن بێکمان زیاتر ئەکا و نزیک بوونەوەمان زیاتر ئەکا. منیش محەممەد کەمالم خوێندکاری بەشی دوی هەندەسەی میکانیکم زانکۆی پۆلتەکنیک. وەکو جەنابی کاک ئەحمەد باسی کرد کۆمەڵێک لەو کێشانە کە ئێستا هەیە بۆ ئێمە پێویستە چارەسەری بکەین و چەند چارەسەرێکیش هەیە کە پێویستە ئێمە بیگرینە بە چەند بنەمایەکەیە. لەوانە هەبوونی پەیوەندێکی بەهێز نهێنی هەموو خێزانێکی بەختەوەرە و چەند بنەمایەک هەیە کە ئێمە گەر بیان گرینە بەر بەڕاستی واگە خێزان زیاتر بەختەوەر بێت و
ئەو کۆمەڵگا و شتە جوانانەی جاران کە ئێمە کۆکردەوە دیسانە کۆیان کاتەوە. یەکەم لەوانە ژەمی خێزانی کە جەنابیشتان باسان کرد، کاتێک خێزان لە دەوری خوانێک کۆ دەبنەوە دەرفەتێکی زۆر گونجاوە بۆ ئەوەی کە ئێمە زیاتر بەنامەکان و پلانەکانمان لەگەڵ یەکترا بگۆڕینەوە، ڕاوێژ زیاتر بکەین و زیاتر قسە و زیاتر خۆشەویستی یەکتر کۆ بکەینەوە. ئێستا وای لێ هاتووە وەکو خۆشت وتت لە سێ ژەمی جاران کە سێ ژەم بێکەوە دانیشتن کردوانە بە یەک ژەم. ئەو یەک ژەمەش مەسەلەن هەر باوکو دایکمان پێکەوە کۆبنەوە، زیاتر مناڵەکان ئەچنە دەرەوە نانە خۆنیان مەسەلەن لەگەڵ دایک و باوکیان کۆ نابنەوە، بۆی ئێمە پێویستە ئەمە زۆر تۆخ بکەینەوە. یان یارمەتی دایک و باوکمان بین، یان ئەوتا باوک و دایکمان یارمەتی یەکتری بن. خاڵی دووەم ئامادەکردنی ژەمی خێزانی بە یەکەوە ژەمێکی خێزانی ئامادەکەن، ئەمەش هەر خۆشەویستی کۆکاتەوە دووبارە یارمەتی دەر یەکترە بن. کاک محەممەد تۆ شتێکە بیر خستمەوە جاری وهەیە لە ژەمی خواردنیشە ئەزانی تەبیعەتیشە گۆڕێسە بەعزێ مناڵ هەیە بەعزێ گەنج هەیە ئەو شتە ناخوا کە باوکو دایکەی خوا، ینی بە ئەندۆمیە خۆی تێرە کات نازانم بە نەستەلەیەک تێرە بێت نەوعی خواردنەکەیە گۆڕێت ئەڵێ من ڕێژیمەکەم ئەم نەوع خواردنەوە ناخۆم، ڕاضە ئەەکەم وەرزشەکەم خواردنەکەیەوە بە کەڵکی من نایوانە ینی سیرەکەی ئەمەش هۆکاری ترە کە جارۆی خێزان ناتوانێت لەسەر سفرێ بە یەک شت بخۆن. وایە جا بۆی ئێمە پێویستە ئەوە چارەسەرکەین و پشت بەخوای گەورە هەوڵبین چارەسەریکەین. یەکێک لە خاڵەکانی تر خوامادەکردن بۆ پشوو لە بری ئەوەی ئێمە پلان دابنین کە خۆمان بەتەنیا یان لەگەڵ برادر بۆ بیلۆنەکەینەوە لەگەڵ خێزانەکانمان سەفەر بکەین، مەسڵەن ئەمرەیەک بێت یاوەتا بۆ هەر شوێنێک بێت کەیتر کاتی پشوو بێت و ئیسراحەتکردن بێت. بۆیە ئەوەی شەگەلەوە خاڵانی کە ئێمە بێت زۆر تۆخی بکەینەوە لە جاتووی لەگەڵ خۆمان بەتەنیا لەگەڵ برادر و هاوڕێ و کەسانی تر بچنە دەرەوە، زیاتر پلان دابنین لەگەڵ خێزانەکانمان بچنە دەرەوە، بۆی ئەو خۆشەویستیە زیاتر تونکەین و زیاتر جەختی لێ بکەینەوە. ڕێزگرتن لە تایبەتمەندی بەداخەوە زۆر ئێستا ڕێز لە تایبەتمەندیەکان ناگیرێ، مەسڵەن هەنێک کەس هەیە هەنێک خوی هەیە پێویستە ئێمە ڕێز لەو خوانە بگرین و مەسەلەن هەنێک کەس هەیە خوی تایبەتی هەیە مەسڵەن حەز ناکە مەسڵەن چێ بۆ نێشوێنێت تۆ بە زۆری بیان مەسڵەن هەنێ مناقەشەی لەگەڵاکەی ئەو حەزی بە مناقەشە نییە، جۆرێکە لەوەی کە ئەمە خێزان تێگای و شەڕ و ناکۆکی لە یەکە بێتەوە. خصوصیات یەک پارێزین. بەڵێ پێویستە ئێمە لەو کاتەیە ڕێز لۆ بگرین کە ئەو چی تایبەتمەندێکی و حەزی بەچیە و حەزی بەچی نییە. ئەوەش یەکێکە لەو خاڵانەی کە پێویستە جێبەجێ بکرێت. خاڵی پێنجەم و کۆتایی گوێگرتن زۆر زەورە بۆ یەکتری. من نابێ بە زۆر ڕای خۆم بسەبێنم بەسەر تویا و تەنها تۆ گوێگر بیت و من قسەکار بم. لە هەمان کاتە پێویستە منیش گوێ لە تۆ بگرم و لە هەمان کاتە ڕابوچونمان بێکۆ بگۆڕینەوە. من هەرەوەنم هەبوو ئەمانە ئەگەر جێبەجێکەین پشت بەخوای گەورە نیشانەی خێزانێکی سەرکەوتوو و نیشانەی خۆشەویستێکی زیادرە. سپاس. من بە تەسەوری من حاڵەتێک هەیە کە چ مناڵ چ خانەوادە پەرتەوازە ئەکا ئەوەیە لەسەر سفرە کاتێکە نانەخورێ زۆر جاری وایە باوکەکە بە حکم ئەوەی کە باوکە ڕۆحیەتی ئینتیقادی هەیە ڕخنە لە شتەکان زۆرەگرێ، یعنی کە شتێکیش ئەبینی لەو دەقەیە هەوڵ بدرێت چارەسەرەکەی هەڵگیرە بۆ دوای سفرەکە. نەقدگرتن لەو دەقەیە چووکە لەو حاڵەتە قەرەباڵقەیە ئەو جەوە کە دروستەکرێت جەوێکی خۆشە کە نەقد و نەقدکاری تیا دروست بوو ئیتر ئەتۆرێ ئەو دڵە کە تۆڕە حەزی بەو جەوە نییە، بۆیە تکا ئەەکەم هەم بۆ هاوسەران چ ئافرەت چ پیاو لەو مەرحەلەیە نە نەقد لە یەکتری بگرن نەڕخنە لە یەکتر حتا خواردنەکە جۆرێکە کورە مناڵەکە شتێک ئەڕێژێ بە جۆرە لە جۆرەکان شتێکی وەکو پێویست نییە ئەرەکەمەشغوڵی مۆبایلەکەی نەبێ یعنی لەو حاڵتە کەشێک دروست بکرێ کەشی لە زمانی عەرەبی پێوترێت تەغافل، یعنی بەعزە شتەبینی ئەزانی باش نییە بەڵام تەغافولی لێ بکە جۆرێ لە چاونوخانی لێ بکە بەس دوایی بە جۆرە لە جۆرەکان فرامۆشکردنەکە بە جیازێک نەبێ ئیهمالیکەی. ئەو کەش و هەوایە کە لەسەر سفرە دروستەکرێ پێویستی بە ئەعسابێکی هادئ ئێمەی گەورە بێشی لە شریعەتە چۆن باسی واکرێت لەسەر سفرە فرسەتێکی زۆر لەبارە بۆ ئەوەی چەند قسەیە چەند و توێژێک حتا چیرۆکێک بەسەر هاتێک ئەم باوکە و یاد دایکەکە بۆ مناڵەکانی باس بکە شتانی لە ڕۆژا بینیوێتی ئەکرێت نەوعێ لە دەرس خوێندن و تێگەیشتن و سوعبەت و نوکتە و ئەمانە لە سەرنان خواردن لەم خێزانە هەبێت کە تۆ سێ ژەمی خواردن هەیە گەر دوو ژەمیان ئەم باوکو دایکە لەگەڵ مناڵەکانیان بن زۆرە یعنی کە فرسەتەکانی تریش نەبێ خۆ لەم فرسەتە کاتێکی باشە. ڕاستە من ئەوەندە ئەڵم کاشەخ یعنی جاری وا هەیە
لەو کاتینانەیە سیناریۆ ڕێخە بۆی هەندێک شعائریان فێرکی یعنی دووری بۆ نەڕۆین لەنقەس بسم الله مەکە بەس لە ناوەڕاستی نان خواردنەکەیە کەوچکەکە بەرەرۆ لە دەستێ بەس بە شەرتە قافەکە نەشکێنی کەوچکەکە بەرەرۆ کێزانە چین برچوو دەی بابە بەڵا بسم الله برچوو ئافرین ئەگەر لە ناوەڕاستا بسم اللهمان برچوو ئەڵێن چی بە ناوی خوا لە سەرتاو لە کۆتا بسم الله ئەوەلو و ئاخرها یعنی جۆرە لە سیناریۆ ڕێخە ئەم جۆرە سیناریۆیانە باوەڕ و قەناعەتێ بە جاری وایە بە ئەندازەی یەک محاضرە و مناڵی استفادەی لێەکە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسە یعنی من ناتوانم ڕێنمایی کەسە بکەم بڵێم وا بڵێ هەر کەسی بە گوێرەی خانەوادەی خۆی ئەزانێت چۆن گونجاوە بۆی ئەهل مەکەتە ئەدرا بشعابها هەموو باوکی خۆی ئەزانێت کە مەسەرن ڕەگەزی مێ زیاتر لە ناو سەرسفرە یا ڕەگەزی نێر چکە هەرێکی بە جۆرە لە جۆرەکان ئەبێ پەیامی پەروەردەی پێ بگەێنی مەبەستم ئەوەیە بەڕاستی ئەم پەرشانە بە حکمەوەی کە دڵ و دەروونمان ئاوەدانە زۆر ئاساییە ئەم حاڵەتانە ئەتوانین بەرجەستە بکەین کە سفرەکانمان ئاوەدان بن لەگەڵ یەکترێ ئاشنا بین بێدەنگی چەند زەرەرەیە لە خێزان ماوەسای سە باوکو دایک بێدەنگ بن سەرقاڵی مۆبایلەکەیەتی سەرقاڵی تەلەفۆنە سەرقاڵی ئیشوکاری خۆیەتی سەرقاڵی ئیشەکانی کۆمپانیاکەیەتی کە لە دەرەوە خەریکەتی لە ماڵام مناڵە چاوەڕی باوکێتی قسەیەکی بۆ بکە چیرۆکێکی بۆ باسکە چاوەڕی دایکە ڕۆژگار یەت وەڕۆ هیچی بۆ باس ناکە ئەم بێدەنگی دایک و باوک زەرەری چەندێکە بۆ مناڵ ئەم بێدەنگم جۆرە لە وەڵامێ بێت کاک شێخ ئەزانی بازاڕەکەی مەدینە خرۆشاوە هەواڵ گەشتوێتە شاری مەدینە هێرشێک ئەکرێتە سەر شاری مەدینە ئادەی بانگێک بدەن بانگێکی ناوەخت بۆچی کە بانگی ناوەخترا بۆ کۆبوونەوەی ئەسحابەکانە یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە ئیتر جیهاد ڕاگەین و بچین بۆ دیفاعێک لە شاری مەدینە لەم گەرمەی سەرقاڵیە سەرکردەی یاران کە پێغەمبەرگیانە صلی الله علیه وسلم تەوجیهیانەکە و مەشغوڵە لەو دقەیە هەواڵی بۆ هێنن عومەیر چۆلەکەکەی مردووە ئاخرەک وەڵڵاهی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم بەو هەموو لۆدەی کە لەسەر شانی بووە ئەچێتە ئەو لاوەڵێ عومەیر ئەوەی چییە؟ ئەوەی چییە عومەرگیان؟ ئەڵێ وەڵای چۆلەکەکەم هەیەک دوو جار تۆهاتی بۆ لام چۆلەکەکەم مردووە ئەڵێ دەمیش هاتووم بۆ سەرخۆشی لێت جەماعەت بەجێ ئێڵێ واللهی ڕاوی فەرموودەکان ئەفەرمون ئەوانەی کە سیرە ئەگەڕنە بۆ ئێمە حاڵەتێکی وای دروست کرد بۆ ئەم مناڵە خستیەوە پێکەنین بابەتەکەی بیر بردەوە مەبەستمەوەیە لەو لەحزەیە ئەو مناڵە کە تۆ لەو ئەو جورعەی خۆشەویستی ئەیتێ ئیتر بیری ناچێتەوە وا ئەکا لەو مناڵە کە ئەنەسیش دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تەمەنیشی گەورە بووە خەوی لێ نەکەوتووە ئیلا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێتە خەوی لێ نەئەکەوت ئەم حاڵەتە ڕۆحی کە لە بەرامبەرا دروستیەکەی بەچی ئەبێ بۆی کە هەندێک جار لە کاتە گرنگەکانی خۆ ببووری فاسڵەیەک بدۆزیتەوە بۆ مناڵە لەو دقەیە کە تۆ سەرقاڵ و ئەزانم ئیشێکی زۆر گرنگت هەیە بەس مناڵەکە و کەیەتەوە وەرەقەیەکی بەدەستەوە مام باوکە گیان ئەمڕۆنەوە لە دەم هێناوە بابەگیان سێ جار کە ئەڵێ بابەگیان و لە جاری چوارەم و پێنجەمە باشە دەستخۆش ئەو ئابا دەستخۆشە یەک کاتی شەوناوە بەدڵیەوە ئەبێ ڕایگری بڵێ بەڕاست قوربانی ئەو خۆیان بم لایکێکی پەنجە ئاوساو ئابێنە ناوشەوتم بەرێ حەب خۆیتی بۆ بکە بە مەیمون دیارێکی بۆ باوەڕ و قەناعەتێ بێ جاری وای یەک باوەش مقابلی یەک دەفتەرە دۆلارە کە تۆ یەخێتە گیرفانی مناڵێکەوە مناڵی ئەمڕۆ بەڕاستی لە ڕووی مادیەوە زۆر شتی کەم نییە مناڵی ئەمڕۆ خێزانەکانی ئەمڕۆ لە ڕووی مادیەوەوانیان کەم نییە فۆزەکەی پێویستە ئوستازیان لە ڕەمەزانە بێ ئیش لەسەر تۆخکردنەوەی ئەم بابەتانە بکەین کە بەڕاستی بە پلان و بە پیلان ئەیانەوێ خێزان هەڵتەکێنن ئەم شاڵاوی بەدناوی جێندەرە یەکێک لەو ئیشانە ئەوەیە کە ئیش لەسەرەوە کە تۆ خاوەنی جەستەیەکی ئازادی چۆن بەکاریێنی چۆن بیرەکەیتەوە چۆن هەڵیە سوڕێنی بۆ کەس نییە سنوورم بۆ دابنێ تۆیەک لەو قۆناغەیە ئەوە بیرکردنەوەت بێت کەسێک نەتوانێت سنوورێک بۆ دابنێ ئەو کاتە بە ئاقارێکە ئاڕۆی بۆ خۆشت و بۆ پاشە ڕۆژی خۆشت و خانەوادەکەش دەبیتە مای شەرمەزاری کە مەعقولە ئێستا نەفەر هەیە لە وڵاتانە زیندانی کراوە لەسەر ئەوەی کە ئافرەتە جێندەری خۆی وای بیری کردۆ کە من ئافرەتم جەریمەیەکی خستیانتە ناو سجنی ئافرەتانەوە بەڵام لە ناو سجنی ئافرەتانایە بەڵام بەڕەگەز نێرە
ئەمە چارەسەریم تاوانە کرد تۆ پیاوێک بەڕەگەز نێرە بەڵام چووکە بیرکردنەوە ئایدیا بیرکردنەوەیەکی مؤەنەثانەیە ئافرەتانە بیخێتە سژنی ئافرەتانەوە بەبەستمەوەی کاکشێ بەڕاستی ئەگەر ئینسان وریانە بێ هەندێک جار بوو ئەوەی کە ئەم خانەوادانە ماڵی بە بێخێزان وەکو شاری بێ سنوورە هەموو لە هەموو لە حەزەیەکە ئەم شارە معڕەز بەوەی هێرشی بکرێتە سەر اینجا هەر ماڵێکیش دەرگا و پەنجەرەی نەبوو ئەوانەی کە تیایان نەبەرگەی سەرماگرن نەبەرگەی گەرماگرن کاتی خۆی لە لادەیەکە لە شارە یعنی هەموو بنەماڵەیەکەیەکە ئەچۆ داوای کچێکیان پێش هەموو شتێک لیان نەپرسی نوێژەکات کە دینەوە ینی دین کە گردینی نەبوو تۆ بنەماڵەیەک ماڵێک وێرانە بێت ینی تۆ چۆن کچیەتێکە دینی نەبێت هەر بۆیە نیکاح خۆی بۆ خۆی ماوەسا دەستپێکی دروستکردنی خێزانێکی ملتەزیمی دینداری زۆر پابەندە ئەگەر ئەمە دروست نەکەین ئەم هەڵۆشانەی کە ئێستا ڕەواجی پێدرێ قسەی لەسەرەکرێت ئەوە دروستەکە کە کچەکان کوڕەکان ژن ناهێنن یان کچەکان شوو ناکەن کچەی ئێستا یەکێک لە کارەساتەکانی ئەم جیهانی عەولەمە و ئەم جەندەر و ئەم باسانی کە ئەکرێت یەکێک لە دەستکەوتەکانی ئەم بەڵایی کە باسەکرێت بریتە لەوەی کە یعنی بەڕاستی مەسەلەی زەواج و شوکردن و ژنهێنان کەم بۆتەوە یعنی خۆی بۆ خۆی و کەسە هەست بە مەسئولیت ناکە باکی لەوە نیە ژن بێنێ باکی لەوە نیە شوکە زۆر گوێی نایەتی یا ڕەنگە دەرگای بۆ بکرێتەوە بۆ غەریزە و حاڵەتە شەهوانیەکانی بڵێتر چ پێویستێکە بۆ هەیە تۆ مناڵە بکەی بە کۆڵی خۆتەوە لە کاتێکە ئەگەر زەواج وەکو جەنابت باست کرد شوکردن و ژنهێنان خۆی بۆ خۆی دروستکردنی معمەلی ژیانە بۆ هەمتر بۆ مناڵ هەمترم کەساکەوێتە باری مەسئولیەتی وی بچێ ئیشێ بکە بەس ئەگەر شوو نەکا ژن نەهێنێت گوێی لەوە نیە لە ماڵی باوکمانیانەکەم دەسەکەوێ بیخۆم مؤسسانی کە جەناب فەرموون یعنی کەوا ڕەواج دەدەن بەو فەسادیە یعنی ئەوان زەواجیان تەنها وەکو عەرزم کردی لە داوێ ناکۆ کردوتەوانێ بۆ یەکان ڕەغبەت لەسەر زەواجان نەماوە لەلای ئەوان وەڵام ئێمە وەکو عەرزم کردی ئێستا بێن ئەگەر دافعات دینیەکە سیرکن ماوەسا ئەگەر دافعات دینیەکە سیرکن ئینسان حەل لە نیەتی ژنێنانەوانێت تاوەکو ئەو کاتەی خێزان و مؤسسەیەکی با بڵێن عایلەیی دروست ئەکا هەمووی لە خێرایە هەمووی لە خۆشیایە بەڵام ئەم نەمانی ڕەغبەتە ئەم نەمانی حەز و ئارەزووە بۆ هاوسەرگیری لەلایەن ئەوانەوانێ بچووگەکرێتەوانە وەکو عەرزم کردن لایە جنسیەکەوانێ وەڵام ئەوان سیر ناکەن کە عایلە نیوەی کۆمەلگایە عایلە هەر بۆ خۆی نیشتیمانێکە مامۆستا عایلە بەردەوامبوونی ڕەوڕەوەی ژیانە بەردەوامبوونی ئەو خۆشیەکە لە ناو کۆمەلگەی وەکو جەناب فەرمووی یعنی کۆمەلگەی ئێمە مجتەماعی ئێمە کەوا ئێمە خۆمان بە مجتەماعێکی مسلمانە زانی ئێستا خۆشمان کاتێکە چینە نیکاحمانە بەڕینەکانەوانێ هەتا بە کچ و کوڕەکە ئەڵێ یان باوکی کچەکە ئەڵێ هەر کوڕەکە نوێشکە هیچم لێ ناوێت ئەڵێ دەستیشی ماچ ئەەکەم ئەڵێ پارەیشی ئەمێ ئەڵێ خەمی هیچی نەبێ بەس ئەوەندەی نوێشکە ئەوە نوێش بەلایەنە چی ئەوە نوێش بەلایەنە مهمە ئەوە نوێش بەلایەنە گەورەیە چونکە ئینسان کاتێکە نوێژ ئەکەن تەنها عن الفحشاء والمنكر خۆ یعنی قسەکە لەوەیە کە نوێژ ئەکا زوڵم ناکە خیانەت ناکا لە خێزانی چاو ناگێڕێ بە دوای پاری حەڵاڵ و پاری حەڵاڵەوەیە بۆ یەکە ینی ئەخلاقی جوان بۆ یەکە دایم کوردی ئێمە لەسەرەوە ئایا دینی هەیە با بڵێن نوێژ ئەکا یان لەگەڵ مزگەوت تا بینی چۆنە پاشان تەفاهم و تێگەیشتن ماوەسا و حسابدانان و وەزندانان بۆ یەکتری لە ژیانی هاوسەرگیریدا هن لیباس لەکم وأنتم لیباس لەهن خوای پەروەردگار فەرمی هەردووتان لیباس بۆ یەکترن چ پیا ئەبێ خۆشەویستی بە ئافرەت وچ ئافرەت دەبێ ڕێزگرێ لە پیا ئافرەت یعنی پیا حەزەکە ژنەکەی حرمەتی لێ بگرێ کە ئێوارانیە توانێت بە ماندووبوونی بە شەکەتیەوانە حەز ئەکا بە خێرهاتنەوەی کە دەموچاوی گرژ نەبێ بە خۆشحاڵیەوانێ یعنی بە خێرهاتنەوەی مێردەکەی خۆی بکات و پاشان ڕێز و محەبەت لە نێوان ژن و مێردا و نەمانی خیانەت لە نێو ژن و مێردا کاتێ خوای پەروەردگار جنای ماوەسا باسی سەکەنەکە ماڵەکە دایم نیسبەتی ماڵایەتە بۆ ئافرەت نیسبەتی ماڵ بۆ ئافرەتە هەرچەندە ینی ماڵ ئەگە مڵکی پیاویش بێ بەڵام لە قورئان داوان نییە لە قورئاندا چونکە ئافرەت زیاتر لە ماڵەوەی ئیداری ماڵ بەدەست کێ بەدەست ئافرەتەوە بەڵام لە یەک کاتە خوای پەروەردگار نیسبەتی نادات پاڵ ئافرەت لەو کاتەیە کە ئافرەت خیانەت کات خیانەت لە مێردەکەی کە چونکە هەر کاتێ ئافرەت خیانەتی لە مێردەکەی کرد
و بەڕاستی نەحیسەی هەیە لە ماڵەکە نەبەشی هەیە لە ماڵەکە چونکە ئەو خیانەتی لە نزیکترین کەسی خۆی کردووە خیانەتی جە چیوانە پەیدا بێت جنای ماڵسای ئێستا با بڵێن لە سری جیهانی مۆدێرنەکەین مۆدێرنە سابین لە مۆبایلەوانی لە مۆبایلەوانی مێردەکەی ڕۆ بۆ کار و کەسابەت ئەم لێرەوانی خەریکی کۆمەڵی چات و کۆمەڵی قسەیە لەگەڵ خەڵکی تر علاقە و پەیوەندی دروست کردو ئەمە خیانەتە گەورەترین خیانە دەوێتەوە لە نزیکترین کەسە کە بریتێ لە کێ کە بریتێ لە مێردەکەت خیانەتی لێ بکەیت پاشان لە ژیانی هاوسەرگیریدا سەبر و تەحمل زۆر چاکە سەبر و تەحمل هەمیشانی پیا و ژن ئەبێ سەبر و تەحملکەن لە بین یەکتریە چ ئافرەتەکە زۆر سەر نەخاتە سەر پیاوەکە چ پیاوەکەی سەبر و تەحملیشی هەبێ بەرامبەر بە ئەو سوێر و تاڵبی ئەو قسانێک کە ینی ئافرەتێکە لە ماڵایان بێ حەوسەڵی یە کۆمەڵەشت بمانێ نەمانێ لە ژیانی هاوسەرگیە وەکو عەرزم کردی مەیدانی هەر خۆشی نییە قڕەقڕ دروست ئەبێ کێشە دروست ئەبێ شت دروست ئەبێ بەڵام ئینسان مهمەوەی نێڵێ دەستی سێهەم بێتە ناو ماڵەکەیوانێ پاشان چاو لێکەری و تەقلیدێ مەمانێ چاو لە کێکەین چاو لە وڵاتانی ڕۆژ ئاواکەین ئەوان چۆن ژیانێکیان هەیە ئەوان چۆن ماڵێکیان هەیە یان چاو لێکەری لە چوار دەوروبەر کاکە من ئەوی سعات و توانایم نییە مەرد من ئەو سعات و توانایی نییە کەوا ئەو ماڵە بۆ تۆ دروست کاکە ئەوە بەرگە بۆ تۆ بکڕێ کەوا ئەم نەوع لە خواردن بۆ تۆ یان بوو باتە دەرەوانێک کە ئەم یعنی ئینسان لە چاو لێکری ماوەسا زەرەرێکی باش ئەکات پاشان هەر بۆ هەڵوەشانەوەی خێزان پێغمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەموو ڕۆژێ شەیتان لەسەر عەرشی خۆی دائەنیشێت عەرشی شەیتانی لەسەر چیە لەسەر ئاوە پێغمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ شەیتان هەموو ڕۆژێ فەرخەکانی بڵاوە کاتەوانی هەر کاتێک کە نەوانێ دەستخۆشی و شاباشیان هەیەتێ یەکێک لە فەرخەکان کاکەم نەمڕۆ فلانە درۆم بە کەس کرد فلانە خیانەتم بە کەس کرد فلانە چیم بە کەس کردوانە شەیتان دەستخۆشی لە کەسیان ناکات دەستخۆشی لە کەسیان ناکات تەنها دەستخۆشی لەو فەرخەیە کاکە ئەڵێ من ئەمڕۆ عایلەکەم تێگاوە شیرازی عایلەکەم تێگاوە ژن و پیاوێکم تێگاوە کەواتە هەر کەسێ بیوێ ژن و بڵان شیرازی خێزان تێکدا خێزان هەڵبووە شوێنێتەوانێ کۆمەلگا با بڵێن یان بیوێ پرزەکات و پەردەوازە بکە ئەو لەگەڵ شەیتانە دەستی تێکەڵا کردو ئەوەکە لە فەرخەکانی شەیتان کە ئەیانەوێ خێزان چی بکەن خێزان لە کەدارکەن خێزان و شیرازی خێزان زۆر مهمە جەنای ماڵسا خوای پەروەردگار لە قورئاندا لەسەر خێزان يعني قرآني ناردو تخواروانه قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله كاتك ئافرەتێک بۆ خزمە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم تی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم مێردەکەم و توێتی تۆ و دایکمیان و خوشکمای کامل لە شەرعی ئێمە پێوترێ زیهار لە شەرعی ئەوانە ئافرەت پێی یعنی حرام ئەبوو لە پیاوەکەی بەڵام خوای پەروەردگار لەسەر ئەم کێشەی عایلەیە لەسەر ئەم کێشەی خێزانی خوای پەروەردگار هاتە جواب فەرمووی ئەو کێشەیە بەچی چارەسەر ئەبێ بەچی حل ئەبێ بە کەفارەت حل ئەبێ خوای پەروەردگار کۆمەڵ کەفارەتی بۆ دانا جام بەسمەوەی عایلە لە لای خوای پەروەردگار لە دینی ئێمە لە چوارچێوەی دینی ئێمەیە چەنە گەورەیە و چەنە بەهەیبەتە